ئارماند خەڵکی گوندی بۆکرسکانم بناری قەندیل ئەندامی کۆمیتەی ئامادەکاری خولی شەهیدانی بناری قەندیل ئێمە وەک کۆمیتەی ئامادەکاری بناری قەندیل ساڵانە شارەوانی بناری قەندیل و گەنجانی وڵات پارێز هەڵدەستن بەکردنەوەی خولێکی تۆپی پێ کە چەندین یاری جیاواز شتێدایە وەک مەڕاستۆن غاردان بالا بۆ گەنجەکانی بناری قەندیل و بۆ تەواوی کوردستان دەکەنەوە بۆ خزمەت کرد ئامانجی ئێمە بۆ ئەوەیە خزمەتی گەنجانی بناری قەندیل و گەنجانی دەوروبەری بناری قەندیل وەک تەواوی باشووری کوردستان خەڵکی سلێمانی بەشدار دەبێت لە تاقمەکان خەڵکی مەخمور بەشدار دەبێت هەولێر بەشدار دەبێت بە تایبەتی خەڵکی سۆران و چۆمان و ڕانی و دەوروبەری و سەنگەسەر و قەڵازێ زۆر بەشدار دەبێت و 62 گوندە بناری قەندیل لەو 60 گوندەی نزیکەی چل لە تاقمەکانی بناری قەندیلیش بەشداری ئەو خولانە دەبێت ئێمە نزیکەی 11 ڕۆژە ئەو خولەمان کردوتەوە و دەیمان کۆتایی ئەو خولە دێ کە گەمەی کۆتایی فینال دەکرێت جا دیار نیە ئێستا 5 تاقماون دیار نیە لە مابینی کامیان گەمەی نیایی دەکرێت و گەنجانی وڵات پارێز هەستاون بە کردنەوەی ئەو خولە بە هاوکاری شارەوانی بناری قەندیل و بە بەرهێنانەوەی شەهید شاهین کە ئەویش گەنجێکی وڵات پارێز بوو لە بناری قەندیل خزمەتێکی زۆری بە خەڵکی باشوور و بە گەنجانی بناری قەندیل و دەوروبەری بناری قەندیلی کرد بەڕاستی ئێمەش بۆ بەرهێنانەوەی شەهید شاهین هەستاوین بەکردنەوەی ئەو خولە ئێمە گوندی بۆکریسکان و سەرنەوسا یاری هەیە ئەوەی بباتەوە دەچێتە فینال ساڵانە وەکو گەنجانی بناری قەندیل هەڵدەستین بەکردنەوەی خولێک بۆ تەواوی گەنجانی بناری قەندیل خولەکەش ئەو ساڵ بە ناوی شەهید شاهین کراوەتەوە ساڵانە وەکو خزمەتێک بۆ گەنجانی بناری قەندیل بۆ تەواوی گەنجانی سنوورەکە دەکرێتەوە ئێستا هەفتی ماوە ئینی خولەکە ئەوانەی کە چوون